بەداخەوە دوای باشبوونی دۆخی دارایی هەرێمی کوردستان و بەرزبوونەوەی نرخی جیهانی نەوت و بۆ زیاتر لە $100 لە پاڵ ئەوەشدا زیادبوونی داهاتەکانی ناوخۆ و باربووی هاوپەیمانان و پشگیری دارایی حکوومەتی فیدراڵ کەچی موچەکانمان هێشتاش لە کاتی خۆیان نادرێت. ئێمە پێمان وایە ئەوە تەنها گرفتێکی دارایی نییە بەڵکو پرۆسەیەکە بۆ لە مرۆڤخستن و کەرامەتشکاندنی ئینسانی کورد لە کارخستن و سارکردنەوەی ئەکادیمیستان و توانازانستیەکانە کە سامانی لە بنەهاتووی مرۆیی ئەم وڵاتن و زۆر گرنگترن لە سامانە سروشتیەکان. واشیە بینین هەوڵێکە بۆ خەساندن و دیێوانەکردنی زانکۆ حکومیەکان کە ماڵی هەزاران کوڕوکچی هەژاری ئەم وڵاتن و بە خۆڕایی فێر دەبن لە کاتێکدا زانکۆ تایبەتەکان کە بەشێکی زۆریان لەسەر بودجێ نیشتیمانە دروستکراون و هەر زۆری نەشیان ستافی وانەوتنەوەیان لە مامۆستایانی زانکۆ حکومیەکانن موچە و امتیازاتیان زۆر زیاترە و لە کاتیش خۆشا دەدرێت. بۆیە بە ناچاری و لەو پێناوەدا ئێمە بایکۆتی هۆڵەکانی خوێندن ڕادەگەێنین و تاقیکردنەوەی کۆتایی ساڵ ڕادەگرین هەتا جێبەجێکردین داواکاریەکانمان کە بریتین لەم خاڵانەی خوارەوە. یەکەم دابشکردنی موچە هەرسی ڕۆژژارێک و بەبێ دواکەوتن. دووهەم دابشکردنی موچەی مانگی 3 و 4 زانکۆکان یەم ساڵ تا ناوەڕاستی ئەم مانگە. سێەم گەڕانەوەی پلەبەرزکردنەوەی مامۆستایان و فەرمانبەرانی خوێندنی باڵا و وەزارەتەکانی تر هاوشێوەی وەزارەتە ئەمنیەکان و ناوخۆ. کۆمەڵێک مامۆستا و فەرمانبەری زانکۆی هەڵەبجە 8 پێنجی 2022